بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان، ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم لە ئاڵلقەیەشتر لە بەرنامەی دوانگەی خەڵک، دوانگەی ئێوە، ئەو شوێنی کە ئێوە دەتوانن بارەزووی خۆتان قسەی لێ بکەن و بەبێ ئەوەی کە هیچ ڕێگریەکتان لێ بکرێ. بۆچی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق لەسەر بودجە ناگەنە ڕێکەوتن؟ ساڵێکمان تێپەڕاند، ساڵی 2023 سێ موچەی ڕێک و ڕەوان ئاو بردی. خەڵک دەستی خۆی لێ شۆرد و حکوومەتیش خۆی لێ بێدەنگ کرد. بەڵام ئەوەی کە جێگای سەرسوڕمانە ئەوەیە کە دیسان جارێکی تر کۆبنەوەکان دەستیان پێ کردەوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی عێراقی. خەڵک حەقی خۆیەتی بپرسێ ئاخۆ بۆچی لەبەر چی ڕێک ناکەون، تاکەی ڕێک ناکەون؟ ئایا کە هەمووتان بەیەکەوە چ ئێرە و چ ئەوێ هەر یەکەم قسە و دوا قسەتان ئەوەیە کە ئێمە بەرژەوەندی خەڵکمان دەوێ. بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی بەڕاستی گرنگە و بەرژەوەندی خەڵک یعنی لەسەروی هەموو شتێکەوەیە. بەڵام لە ئەرزی واقعدا ئەمە وجودی نییە. ئەگەر بەڕاستی بەرژەوەندی خەڵک، ئەگە خەڵک لای ئێوە گرنگە، کوا خەڵک ساڵێکی تێپەڕاند بە ناسۆری و ناڕەحەتی و بێموچەیی و بێ ئاو و بێکارەبایی و تەنانەت هەربەر لەوەی بێمە ناو بەرنامەکەم پەیوەندیم پێوەکرا گەڕەک هەیە لەو هەولێرە ئێستا کە بەتەنکەر ئاو دەکڕم. ئاخر بۆچی؟ لەبەر چی؟ بۆچی ئێستا ئێمە لەم بەڵێ لە کۆنتڕۆلی پێم دەڵێن دەڵێنەوە بەتەنکەر ئاوی دەکڕین. لە حەقەت یعنی بەڕاستی خەڵک حەق خۆی دێ بپرسێ، بڵێ بۆچی ئەم هەموو سەرەت و سامانە هەیە، بۆ خۆتانی دەبەن، بۆ دەست و پەیوەندەکانتانی دەبەن، کۆشک و تەلارەکانتانی پێ زۆر دەکەن، باڵەخانەکانتانی پێ بەرز دەکەنەوە، کۆمپانیەکانتان پێ زۆر دەکەن و ڕەسیدەکانتان لە باق بەرەو زیاد بوونە. بەڵام ڕەسیدی ئابووری خەڵکی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە نزمبوونە، ڕۆژ بە ڕۆژ لە وێران بوونە و خەڵکی بەڕاستی کۆمەڵێک گرفت و کێشەی بۆ دروست بووە لەسەر نەبوونی ئەم موچە و لەسەر نەبوونی ئەم قوتی ڕۆژانەیان. یعنی زۆر جار باسمان کردو، باسیشی دەکەین و بەردەوامیش باسی دەکەین و بەگوێ بەرپرسانی زرینجێنین. آخر چۆن دەبێت لە وڵاتێک بی سەرخان و ژێرخانت هەمووی داهات بێ، هەمووی خێر و بێر بێ، بەڵام میلەتەکەشت هەژار بێ؟ ئەم ڕێکەوتنە بۆچی؟ ئاخر بۆچی عێراق میزانیەی 3 ساڵی خۆی پەسەند کرد 23 24 25 بۆچی نەگەیشتن بە نەتیجەیەک، بۆ نەگەیشتن بە ڕێکەوتنێک، بۆ نەوتەکەتان تەسلیم نەکرد، بۆ ئەوان پارەیان پێ نەدان، بۆچی حەقیقەتەکە بۆ خەڵک ناڵێن، بۆ ڕاشکاو نابن لەگەڵ خەڵک؟ دەی بەرپرسانی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر ئێوە ڕاست دەکەن فەرمون کاکە بە ئاشکرا بیڵێن 1 2 3 ئەوە قسەی ئێمەیە، ئەوە قسەی حکوومەتی عێراقیە. پێیان وتی نەوتەکەتان ڕادەستکەن، ئاواتان بۆ دەکەین، ئێمە نەوتمان ڕادەست کرد و ئاوایان نەکرد. بەڵام تا ئێستا نەوت ڕادەست نەکراوە، تا ئێستا بەرمیلێک نەوت نەڕۆیشتووە، تا ئێستا ینی کۆمەڵێک حەسەب ما یەقولون. ها کاک هەریاد لە کۆیە؟ با کاک هەریاد وەگرم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. برنامجتان لەسەر ئەوەیە کە حکوومەتی هەرێم لەگە حکوومەتی عێراق ناگەنە یەک لەسەر بودجە. بەڵێ گیان. ئەوە لەسەر بودجە نیە، لەسەر جزیە. وەڵڵا جا تۆ هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانی پێمە خۆشە بە واقعیانە قسە بکەی بزانین بۆ ناگەنەیەک. وەڵڵا لەسەر جزیە بە قوربان. چۆن؟ دەزانیت چ جزیەک دەکە کاک حکوومەتی هەرێم؟ بۆ خۆت لەو ڕۆژانە دیتت کە ڕێگای خەلەکان دوکان گیرا، ئەگەر بێ و 2 ڕۆژ کە ئەو ڕێگایە نەکرابایەوە تەنکەر دەگەیشتە هەولێر. ئەو هەموو تەنکەرە نەوتە بۆ کوێ دەڕوا؟ والله خەڵەکان ناحەقیان نییە، هەر شوێنە گیانی ڕێگە بگرێن ناحەقیان نییە، لەبەرەوەی ئەم هەموو پارە و ئەو هەموو سەرەت و سامانە هەیە، ڕێگەکانیشان ڕێگای مەرگە. بەڵێ حکوومەتی هەرێم دەڵێ داهات نییە. ئەدی هەموو داهاتە چیە و هەموو تەنکەرە نەوتە چیە بۆ کوێ دەڕوا؟ بۆ باغەڵی داهات بۆ فەقیر نییە کاکە هەردیجان، کاک هەریادجان، بۆ فەقیر نییە، بۆ میلەت نییە. داهات زۆرە، خۆ داهات گەلێک زۆرە. کاکە داهاتەکە تەسلیم بە حکوومەتی عێراق بکەنەوانە ڕەزیل و فەزیل دەبن، دزیان نامینێت. بەداخەوە خۆزگە ئەوە نەبایە. والله زاد البداخة بس بداخة يعني حتى وانا بميني انا ودو فرعون بميني ملتي كرد خير وخوشي لاخوان ناديه
حەل چییە کاک هەریاجیان؟ والله حەل چییە؟ حەلەوەیە یعنی ڕیان ماڵی چۆن؟ والله ڕیان ماڵی تەواو حکومەت خەڵک بابێتە سەر سەقام و بە یەکدار یعنی ڕیان ماڵی تەواو بەسا تاکەینە 32 ساڵات تا ئێستاکە 2 ساعت کارەبای پێ نادرێت ئەوە کەینێ حکومەتە ئەوە جاردەیە. زۆر سپاس کاک هەریاجیان، دەستەکانت خۆش، زۆر سپاس. بابەتی مەسلەی ینی بۆ ناگەنەیەک ئەوەی کە گوێمان لێ دەبێ، ئەوەی کە باز دەکرێت، ئەوەی کە پەرلەمانتاران سیاسیەکان لێرە و لەوێ شت دەوترێ، یعنی تا ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ژمارەی حەقیقی فەرمانبەری خۆی تەسلیمی دەستی عێراق بکە، لەبەر ئەوەی ئەو ژمارەیە کە ئەو دەیەوێت تەسلیم بە عێراقیکە ئەمە حەقیقەتەکەی نییە، ئەمە زۆرێکی کە بەپێی ئەوەی ئەوان باز دەکەن ئەوە هەمووی بندیوارە. ژمارەی کە عێراق پێ باوەڕی پێ هەیە هە لە نزیکی 600 هزار کەسێکە، بەڵام دەبینین لە هەرێمی کوردستان باز لە ملیۆن و قسوور دەکرێت. ئەمە بەشێکە، ئەمە گرفتێکە لەو بابەتە. بەشێکی تر ئەوەی کە ئێمە گوێبیستی دەبین وەکو ڕۆژنامە نووس وەکو دەستگاکانی ڕاگەیاندن کە باز دەکرێت ئەوەیە کە کرێی ئەو کۆمپانیانەیە کە نەوت دەردێنن لە عێراق بۆ هەر بەرمیلێک 6 دۆلارە، بەڵام لە هەرێمی کوردستان بۆ هەر بەرمیلێک زیاد لە 20 دۆلارە، ئەوەش عێراق قبوڵی ناکە. لەسەر کرێی بۆری و لەسەر کرێی نازانم چی و کۆمەڵێک شت ڕێگە نەکەوتون تاوەکو ئێستا. جاکارەسات لەوەیە کە ئەوان ڕێک ناکەون، خۆ ئەوان گرفتیان نییە، ئەوان مشکلەیان نییە، ئەوان مشکلەی کارەبایان نییە، مشکلەی ئاویان نییە، مشکلەی نەخۆشخانەیان نییە، مشکلەی قوتابخانەیان نییە، مشکلەی بژێوی ژیانی ڕۆژانەیان نییە. ئەوە خەڵکی داماوە کە بەڵێ خوشتە فەرموو. عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سپاس بۆ بەڕێزت، فەرموو. بەڕێزی من ئەوێ لە چەند خاڵێکە بڵێن بۆ ناکۆچیەکان ڕوون بکەمەوە. یەکەمین ئێمە وەکو لایەنە کوردیەکانی خۆمان بەڕاستی وەکو ئۆپۆزیسیۆن یەکدەنگ نین، ئەگەر بێت و یەکدەنگ بنبێنە پاڵ خەڵک تەسەورەکەم حکومەتی هەرێم نەتوانێت بەم دەرەجە بێداد بێت لە خەڵکە ڕەشوڕوتەکەی خۆی. دومین بێداکی حکومەتی عێراقی لە ئاس موشەخۆرانی هەرێمە، ئەمە زۆر باش حاڵی ئێمە ئەزان و دوای ئەوەش کە چەند وێنەرێکی بڵێ مامۆستانی ناڕازی وە خەڵک چۆتە لایەن بەو شێوەیە حاڵی ئێمەیان بە هەموو شێوەیە ئەزانین کە ئێمە لە چ ژیانێکین لە چی وەزعەکەین، بەڵام ئێمە ئەوان بێباکن لە ئاس ئێمەیە. دووەمینیش سێمین بە ئەو وەزەی کە ئاچێتە بەغا وەزێکی تەنها ڕەمزیە، نە بڕیار بەدەستە، نە ئەتوانێت کێشەکان یەکلایی کاتەوە، نە داپاتانیان پێیە، نە زانیاریان لەسەر موشەخۆرنەیە بە هیچ شێوەیەک. من ئەم پرسیارە ئاراستەی سەرۆکی حکومەت ئەکەم کە خۆی بە باوکی میلەت ئەزانێت کە بە هەموو تەمەنیان نەیانتوانێت باوکایەتی بۆ ئەم میلەتە بکەن، ئەبوایە خۆی هەڵبسایە ئەگەر خەمخۆری ئەم میلەتەیە، خەمخۆری موچەی موشەخۆرەکانێکی ئەبوایە خۆی بڕۆشتایە هەموو شتێکی بکردا تەنها ئەوەی کە میلەت لەگەڵ خۆیان ئاش بکاتەوە، بۆ ئەوەی کە ئەوان خۆیان زۆر باش ئەژێن، خۆیان لە ژیانێکی زۆر شاهانەیان ئایلاوی ئەژێن، بەڵام وەکو پەندە کوردیەکەیە لە تێر ئاگای لە برسینی ئەوان خۆیان تێرن ئاگایان لە ئێمەی برسینیە، وەکو ئێمە نازان وەزی مناڵەکانمان نازانن کە خەڵکییان هەیە لە خوار چی هەژاریوەیە، بەڵام ئەوان بێباکن هەموو ئەم شتانە و تاکە هۆکاری گرن ئەگەر ئۆپۆزیسیۆن بێتە پاڵ خەڵک. بەڕاستی من وەکو کەناڵی پەیام ئێوە ئەندام پەرلەمانی زۆر زۆر چالاکانێ، ئەندام پەرلەمانی زۆر بەویژدان و حەق بێژ و لەخواترس و ئەمانەتانەیە. من لێرەوە داوا ئەکەم با بێنە پاڵ خەڵک، با دەمتان لەگەڵ خەڵکا بێ بۆی بۆ هەبژاردننی ئایندە ئێوە زۆرترین کورسی بێن وەکو ئۆپۆزیسیۆن خەڵکی خۆتان ئاستەوەکەن وەرنە پاڵ خەڵک. من لێرەوە داوا ئەکەم لە سەرکردەکان لە کاک مامۆستا عەلی بابی کە پیاوێکی کاریزما و پیاوێکی شۆڕژگێر و پیاوێکی هەتا بڕێ حەقبێژە و بۆ هەموو ئەندام پەرلەمانەکە بەڕێزەکانی ئێوەش بە ئێوە و بەیەکگرتو و بە هەموو ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیۆن نەزانن ما و لایەنەکانی تریشە با بێنە پاڵ ئەم میلەتە بۆی بە هەموومانە بتوانین ئەم دەسەڵاتە بڕوخێنی دەسەڵاتێکی پاک و بەویژدان و کاریزما بۆ ئەم خەڵکە ڕەشوەتە بێنین. دەستەکانت خۆش، زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێزە ئەبوو عەلی لە خەبات، سڵاوی خوات لەبێ.
ئەبوو عەلی پەیوەندەکەی پچڕاوە. والله ئەوەی کە جێگای سەرنجە، ئەوەی کە جێگای تێڕامانە، خەڵک ینی ڕۆژ بە ڕۆژ ینی ژیانی خەڵک بەرەو خراپی دەڕوا، ڕۆژ بە ڕۆژ ینی باری سەرشانی خەڵک قورستر دەبێت، ڕۆژ بە ڕۆژ بازاڕەکان گرانتر دەبن. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان و خۆشەویستان، هاتمەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست. باسمان لە باسی ئەوەیە کە ئاخۆ بۆ ئەم حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقا لەسەر بودجار ڕێک ناکەون، ئایا بۆ جێ بە ژیانی خەڵک نادەن. چێمان لەگەڵ لە ڕانیە کاک محەممەد؟ کاک محەممەد ئەگەر لەسەر خەتە پەیوەندەکەی پچڕایە. ئەوەی کە جێگای سەرنجە، ئەوەی کە جێگای تێڕامانە، ئەوەیە کە کەس گوێ بە ژیانی خەڵک نادە لە دەسەڵاتدارانی ئەم عێراق و ئەم هەرێمی کوردستانە، بەتایبەتی لە هەرێمی کوردستان. ینی تۆ تۆگە دیقەت دەیسەیری کەی دەبینی لە زۆرێک لە وڵاتانی دنیا بەڕاستی ینی حکوومەتی خەڵکە، ینی هەر شتێک بێ دەبێت لە بەرژەوەندی خەڵک بێ. حکوومەت لە وڵاتان لە دنیادا ئیش بۆ خەڵک دەدۆزنەوە، کار بۆ خەڵک دەدۆزنەوە، یعنی فۆرەسی عمل زیاد دەکەن و باج لە خەڵک وەردەگرن. بەڵام ئەوەی کە سەیرە لێرە تۆ حەقیان لەسەرت نی، ئیشت هەیە نیتە، معاشت هەیە معاشت نییە، کەسابەت هەیە کەسابەت نیە، گرنگەوەی تۆ هەرسیت هەبێ لە بەردەستا دەبێت بازەکەی بدەیت، ساڵانەیە هەر شوێنێک لەش. مامشاد لە ڕۆژهەڵات بلەم هەباتەوە. بەڵێ مامشاد وڵات تەلەڤیزیۆنەکەت سەورە تەلەفۆنەکە قسە دەکەین کاک مامشاد. بەڵێ بە قوربان. سوپاس بۆ ئێوە. بەڵێ جان. خۆشی لە دەستانی حکوومەتی هەرێم دەکەم. بەڵێ. بەڵام باوەڕکەن هەر جەنابی کاک مەسعود بارزانێ و خیانەت لە خەڵک دەکا. بەڕێزم کاک ئەگەر بەم زمانە قسە نەکەی سوپاسان دەکەین. گلەی و تێبینیەکانت چییە بفەرموون؟ بەخۆی برا هەمووی دیارە کۆمەڵی ئیسلامیوان هەمویان دەرگایەکی ڕاودا دەڕۆن، برایانی یەکگرتو شەروە. بەڵێ پێ دوایە کە ئەو گرفتانەی لێرە هەیە لەگەڵ بەغدا، یعنی هەرێم لەگەڵ بەغدا بۆ چارەسەر نابێ؟ بەخۆی براکەم خەتاکە لە خۆمانە، یان ئێوانە ژێربەژێر ڕێککەوتون، ژێربەژێر ڕێککەوتون، تەنانەت زەربە لە کوردانی ئێمە دەدەن لە هەرێمی کوردستان. یعنی چۆن ڕێککەوتون؟ دوجار ینی خۆ ڕێککەوتن دەبێ هەر بە دەرکەوێ خۆ هەروە بەدزی نابێ. ئەوانە بەس مەسلحەتە، یان ئێوانە پوڵ و پارە وەردەگرن، خەڵک بۆوان ئەسڵەن مهم نییە چی بەسەر دێت. کاک مامشاد بەڵێ من پرسیارە دەکەم بەڕاستی لای خەڵک تا ئێستا کە زۆر زار ئەو پرسیارە دەکرێت و باسی ئەو بابەتە دەکرێت، دەڵێن هەندێک لە خەڵکی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و تەنانەت باکووریش کوردان ینی لێرە لە هەرێم موچەیان هەیە، شتیوا هەیە؟ ئێوە قەت شتیواتان بیستووە؟ بەڵێ هەیە، بەڕاستی هەیە. لە هەر لە نێو شارەکەی ئێمە لە مەهاباد لە پیرانشار لەسەر دەرجێکدا زۆرە و کەسانە موچە وەردەگرن. بە چ ناوێک وەری دەگرن؟ بە چ ناوێک وەری دەگرن؟ وڵا بە ناوی ئەوەی کە مەسەن کەسێکیان قەدیم لە شۆڕشی ئەیولدا بەشدار بە کەشتیوە هەر نییە، هەمووی وا مەسەن بە دوو مانگارێک دێن 12 وەرەقە 15 وەرەقە وەردەگرن. ئەوە ینی شتێکی واقعە، ئێوە ئەو شتە ئاگادارن ینی؟ بەڵێ واقعە و تەنانەت خزمانی ئێمەش وەردەگرن. بەڵێ بەڵێ بەڵێ. وەزعی ئێوە چۆنە ئێستا؟ وەڵا ئێمە وەزمان چۆن بڵام ئەمە وەک بنەماڵی خۆمان ئێمە وەزمان باشە، بەڵام دەکولدا بەسەن خەڵکێکی زۆر وەزێکی باشی نییە بەڕاستیدا. دەیخوای گەورە وەزعی هەمولایەک باشکە ئینشاڵڵا. دەستەکانت خۆش بێ و زۆر سوپاست دەکەین. ئەدی ئەو بێبارانەی و بێ بەفرێشەریە و بێدینی وێ و هەموو زوم و زۆرەیە کە لە خەڵک دەکرێت. بەداخەوە بەداخەوە دەستەکانت خۆش مامشاد، زۆر زۆر سوپاس دەکەین بە قوربان. زۆر سوپاس. سوپاس مامشاد لە ڕۆژهەڵات لە مەهاباد لەگەڵمان بوو. تۆ ینی ئەوەی کە حەقە بەڕاستی هەمومان بیزانین، هەمومان ینی ئاگادار بین
يعني بەشێک لە گرفتەکان و بەشێک لە پێکنەهاتن لەگەڵ حکوومەتی عراقی خۆمانین ئێمەین لەبەرەوەی ئاماژەم پێکرد ینی تا ئێستا ئەوەی کە ئاماژەی پێ دەکرێت ئەوەی کە باسی لەوە دەکرێت ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت ئەوەی کە حقیقەتە ئەوەیە کە تا ئێستا ڕێک نەکەوتون لەسەر ژمارەی ڕاستەقینەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە چەندە ئەوە یەکێکە لە گرفتەکان ینی ئەوانەی کە بندیوارن ئەوانەی کە مستحقی موچەنین و موچیان دەدرێتێ ئەوانە بوونەتە بار بوونەتە ینی چۆن دەڵێ قورساییەک لەسەر ئەم بارودۆخی ئەم هەرێمی کوردستانە وایان کردووە کە هەم لە ناوەخۆ هەم لەگەڵ بەغدایە ڕێکەوتن نەبێ هەروەها ژیان و گوزەرانی تەواوی چین و توێژەکانی خەڵک لە هەرێمی کوردستان بەداخەوە ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپتر دەڕوە مامۆستایان چەند مانجێکە ئەوە لەسەر شەقامەکان کەوتون تا ئێستاکە وەکو پێویست ئاور نەدراوەتەوە لەیان ئێستا کە میلاکاتێکی زۆر نەقسی هەیە لە وەزارەتی تەربیەت تازە بە تازەکە ئەوش ئایا داخوا چۆنە و چۆن نییە کە بازەوە دەکرێت هەندێک خەڵک دەکرێن بە فەرمی بە هەمیشەیی و پلەبەرزکردنەوە بابەتانە دەست پێ دەکا بەڵام بۆچی ئەگەر ئێوە واتان دەکرد بۆ لە سەرەتای ناڕزایەکان نەتان دەکرد بۆچی بێ ناڕزایی نایکەن بۆ ئیلە دەبێت خەڵک ناڕزایی دەربڕێ خەڵک ئیلا بێتە سەر شەقام خەڵک یعنی چۆن دەڵێ تەواو گاتە سەر ئێسچی و بێزار بێ ئەنجا ئێوە داخوازەکانی خەڵک جێبەجێ دەکەن خۆ ئەو کاتەی کە مامۆستایان هاتنە سەر شەقام دەتانتوانی ئەو کاتە داواکاریەکانیان جێبەجێ بکەنەوە خەڵکی فەقیریش بەڕاستی منداڵەکانی بێبەش نەدەبوو لە خوێندن کاک پۆڵا لە دەربەندی خان سڵاوی خوات لێ بێم کاتت باش سڵاوی لە جەناب و لە ساوی کارمەندانی کەناڵیتەوە سوپاس بۆ قوربان لە جیاتی هەموو دەستەکان خۆش بێ کاک پۆڵا جەنابتان دەڵێن چ لەو بارەیەوە سڵاوی ئیسپاسمان بە بۆچوونی من ئەوەیە یەکەم تەواقعی کورد دوهەمیش يعني برشوندي تفكير حزبي وعليه كردون كدين يعني برشوندي قشتي خلق نفسه أو هو تعرير رناجه أنا جناب وسير رناجه ترى فيها ينا خايتي عراقي أوراتي هرم يعني بفيد السور دان داوة يعني بفيد السور هرم كستان جاري كراوة شون يعني رناجه أو دادجاتي دراولي ثانية داندار الأوان أتوانى دادجات صلاة وماركة بس يعني أما فتوازن بغاش تبلا صحيح وتربوه في خوي يعني امان تيرو ان باو ركوزنا لغلاسون برتوندي خوي وهاري ركوزنا لغلاسون کاک پۆڵە دیارە لە هەرێمی کوردستان لەوانەیە شوێن تا شوێن جیاوازێکی هەبێ لە ڕووی کەسابەت و لە ڕووی ئیشکردن و لە ڕووی فرەسی عەمەل و ئەو بابەتانە حتمما لە قەزا و ناحیەکان بەتایبەتیش لە هەندێک لە قەزا و ناحیەکان لەوانەیە ژیانی خەڵک قورستر بێ بە حەقەت یعنی بێئیشی زۆرتر بێ لە دەربەندی خان لە دەوروبەری دەربەندی خان وەزع چۆنە والله دربني خان لعمو شارع بيشتري ودا خلقي دربني خان بهوي بيوزدي او كهرباء بتابديه جياني خلقي شاري دربني خان بهوي بكهرباء بيعوي ولا راسيا زور ناخوشه خلق بطيطا لشاري دربني خان وباركا بو شاركاني تر بو شاراني كايشي لي بتابدي شاري استماني شارع قورانا خلق ليره باركا ايش كسبدي يعني هوي وزري خلقي دربني خان زياده لفر موچه شويه هەموو خەڵکەکانی وەزعی موچەسوانە خدا ڕەحم کات دەستەکانت خۆش بکات وڵا زۆر سوپاس بە قوربان زۆر سوپاس یعنی لە عێراقا بە تایبەتی لە هەرێمی کوردستانیشەوە لە عێراقا بەگشتی شوێن هەیە بە حەقەت ینی بە تایبەتی جیاوازە لەگەڵ شوێنێکی تر شار هەیە جیاوازە لەگەڵ شارێکی تر حتمما لە شارە گەورەکان زیاتر لەبەرەوەی خەڵکی زۆرترە لەبەرەوەی مەجای کار و کەسابەتی زیاتر تێدایە بەڵام ئەم بارودۆخە و ئەم بێ موچەیە کاک ئەیاد لە هەولێر کاک ئەیاد سڵاوی خوات لێبێ عەلەیکوم ئەسسەلام ئەم کاتت باش بە قوربان جۆنی مامۆستا باشی سوپاس بە قوربان دەستەکان خۆش بێ کاک ئەیاد ژیان ئەم ڕێکەوتنە بۆ ناکرێ یعنی لەبەر چی یعنی ئایا گوێ نادەن بە بەرژەوەندی خەڵک ئایا گوێ نادەن بە مادووبوونی خەڵک و بە موچەی خەڵک بەرژەوەندی سیاسەکان دەکەیتەمە ترسێ سیاسەکان لێرانە ئەمانە قۆڕیان کردو وڵات ئەمە داڕەشبوونی وڵات ئەمە حەقیان بەسەر خەڵکەوە نییە خەڵک بن لە برسان دەمرێ خەڵکی بەسەردێ ئەمە هەمە شتیوانە بەڵام من گلەیەشترم هەیە دەبایە ئەمڕۆکە دوای دەرچوونی ئەها نووسراوەش وەزارەت پەروەردە بڵاو کراوە ئەمڕۆکە دەبایە دوای دەرچوونی ئەم نووسراوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەگەر ئۆپۆزیسیۆنێک ساختە نەبن هەرێمی کوردستان دەبایە هەڵوێستیان هەبووایە هەڕەشەی هاتە سەر شەقامیان بکردەوە منشی بەڕاستی ئەم نووسراوی وەزارەتی پەروەردە جگە لە گاتەجاری
بە شعوری مامۆستایان هیچ تریسیشتیان نەبوو ئەمە یعنی ئەمە گاسەکردنە بە شعوری مامۆستایان دەبوایە ئەمڕۆ دەست بەجێ هەردوای ئەوەی ئەم نووسراوە بڵاوکراوە دوای ئەم نووسراوە بە چەند خولەکێک یەکسەر دارەکانی چی لێ نووسراوە ئەو نووسراوە چی لێ نووسراوە کاکی ئەو نووسراوە دەڵێت ئێمە مامۆستایانی وانەبێشت دەکەین بگرێ بەس وە شایستە دارایەکانیان بۆ خەرج دەکەین کاتێک کە بودجە لە حکوومەتی عێراقی هەموار کراوە یان کاتێک عێراق شایستە دارایەکانی هەرێمی کوردستانی ناب یعنی ئەمە قەشماریکردنە بە شعوری خەڵک کاکە وەزیری پەروەردە دانیشتووە لە شوێنی خۆی وڵات دوای ئەوەی تاکەی دلەکانی مامۆستایانمان کرد گەیشتنەوە قەناعەتەم بڕیارە بدەن ئەمە کەی بڕیارە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دانیشتن دەستە ناودەستەمیان خەریکی کاکە لە پەنای حکوومەتە ئەگەر دەخوات وەربەعەلەنی بە خەڵک بڵێ بڵێ کاکە ئێمە شەریکی لەگەڵ ئەم حکوومەتە ئەم حکوومەتە من حی حزبیمان دەداتی ئەم کاگایەت من بەدڵنیایەوە پێت دەڵێم بەس خوای پەیوەندەکەم ببڕا بڵێ ئەم حکوومەتە پاسەوانی بارەگەکانمان خزمەت دەکات ئەم حکوومەتە بەشێک لە سیاسەکانمان نان دەدا بەشێک لە پەرلەمانەکانمان خانشی کران و حکوومەتە نانیان دەدا بێ خوانێک لاکەرەوە ئەمانە ئۆپۆزیسیۆن نین ئۆپۆزیسیۆنێکی ساختن حیبە لەگەڵ ملت تاسەی حکوومەتێک بکەن ئەم حکوومەتە بەربۆتە جیانی خەڵکی کاگایەت گیان زان چۆنە ینی چۆن دەڵێت تعمیم گشتاندن باش نییە لە هەموو شتێک من وەکو ئەوەی کە لە کەناڵی ئاسمانی پەیام بوو بەرنامەکە بەرنامەیەکە و جەنابیشت و هەموو خەڵک بتوانێت قسەی تیا بکە قسە لە هەموو خەڵک وەردەگرن و هەموو خەڵک مافی خۆی قسە بکە بەڵام هەندێک شتیشی حەق ڕاست بکرێتەوە یعنی من بە بەڵگە لە لامە کە تا ئێستا لە 2014 منحەی حزبی وەکو حزب ئەو منحەیە کە دەدران نەماوە دوایە ئەو پۆلیسی بەردەرگای بارەگاکان پۆلیسێکە و یعنی وەکو هەر پۆلیسێکی ئەم هەرێمی کوردستانە بەیانی دەتوانی ئێستا ئەو پۆلیسی بەردەرگای ئێرە بڕوای بخۆی لە شوێنێکی تر داوام بکە یعنی ئەوە شتێک نییە خێرێک نییە بۆ خەڵکیان کردبێ و بەڕاستی وەکو کۆمەڵ بە هیچ جۆرە درێغی نەکردووە بە هیچ جۆرێک ینی مشەخۆر نەبووە دانیشێ و لێی پاڵداتەوە تەنسەکەیەک مەجالم بدا یعنی ئەم حکوومەتە لەم حکوومەتە لە هەموو دنیای عالەما بگەڕێ حکوومەتی وا خراپ نییە هەموو سەرتاپای ئەم حکوومەتە سەرتاپای دەستی بۆتە گەندەڵی و برینگە یعنی دانەکانی ئۆپۆزیسیۆن سوودەوە وەرداگرن سوود دەستی وەردەگرن یعنی چیان دەوێت ناتۆ سیرکە حکوومەتێک گوێ بە تەواوی خەڵک نەدا گوێ بۆ کەسانە نەدا کە دەنجی پێ دەدەن پێ دوایە جێ بە حزابی معارەضە بدە فشاری لەسەر نێ کە فشاری لەسەر ناکە خەڵکی هەرێمی کوردستان دابش بووە بەسەر دوو تیمدا تینێکی دەوڵەمەندە نایەوە دیتێک بچێ تینێکی فەقیر و هەژارە یەک ڕۆژ بێتە شەقام ئێوارە نان نییە بخوا بدارەکانی ئۆپۆزیسیۆنیش دانیشتنە سەیری ئەو خەڵکە دەکەن هیچ چێتی دەستمەوە دەست خۆش زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ کاک ئەحمەد سلێمانی سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک ئەحمەد ئەگەر دەنجی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی سوپاست دەکەم بە قوربان کاک ئەحمەد گیان فەرموو باسی بەڕێگیان سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ بۆ ڕێک ناکەون تاکەی ڕێک ناکەون تاکەی گوێ بە خەڵک نادەن تاکەی خەڵک ڕۆژ بە ڕۆژ ئەنی ژیانی بەرەو خراپتر بڕوە والله قوربان تا بڵێ حکوومەتێکی باشە حکوومەتێکی ڕێک و پێکە لەبەرەوەی ئەوان 6 کەسن ئێمە 6 لێنین ئەوان لەو خەپەت کردووە لەبەرەوە ئەڵەن تا بڵێ ئێمە قابلمانە ئەگینا 6 کەس 6 لێنەتەوە دەرەخەتیە معنە هیچ کاتە بێدەنجی ئێمە بێدەنجی خەڵک ئەوانی وا بێمنەت کردووە بەڵێ بێدەنگی ئەوان و درندەی ئەوانیش درندە نەگەری ساوێت یەکێک جوڵێ بکات حتمن بەنای داعش بەنای ئەم بەنای ئەو کاتێک کەزانی واگە دەخۆن خەڵکە تەساوە ئەوێ مشکلێتە دەستەکانت خۆش کاک ئەحمەد زۆر سپاس بە قوربان بەداخەوە یعنی قسەیەک کاک ئەحمەد زۆر سەرنجی ڕاکێشام بەفعلی یعنی ئێستا کە خەڵکانێک ئەگەر بێ و قسە بکەن یاخود شتێک بکەن بە کۆمەڵێک بڕووبیان و بە کۆمەڵێک چۆن دەڵێ تۆمەتی هەڵبەسترا و تۆمەتی ئامادەکرا و لە قوت و دەری دێنن و وا دەکەن واشی لێ دەکەن کە خەڵکێکیش باوەڕیان پێ بکە ئەمە لە حەقەتدا بەردەوام نابێ ئەو بابەتە نابێ وابێت چکە بە حەقەت حکوومەت وەکو ئەو بەڕێزێک ئاماژەی پێکرد ئەگەر باوکی میلەتە بەڕاستی ئەگەر خۆی بە باوکی میلەت دەزانێ دەبێ باوک جیاوازی لە نێوان ڕۆڵەکانی دانەکە ئەگەر ئەوان ئەم میلەتە بە ڕۆڵی خۆیان دەزانن تخواز زەحمەت نەبێ ئەم میلەتە و ژیانی ئەم میلەتە وەکو ڕۆڵەکانی ئەوانە ڕۆڵەکانی ئەوان ئەسڵەن لە ژیانێک دەژین نازانن هەرێمی کوردستان هەر وجودیشی هەیە ئەوان لە خۆشترین شوێن دەژین ئەوان باشترین و جوانترین سەیارەیان لەبەردەستە ئەوان پارەیەکی خەیاڵیان لەبەردەستە ئەوان هەمووی خاوەنی کۆمپانیان ئەوان بۆ بەسیترین شت دەڕۆن بۆ وڵاتان و گەشت دەکەن جا بۆ خۆشی بێ بۆ نەخۆشی بێ بۆ هەر شتێک بێ
ینی بەڕاستی باوکایەتی وا نابێ باوکایەتی لە هەموو دنیادا ئەوەیە کە تۆ بڵێ دەڵێ ینی سڵتە جیایە لەگەڵ خەڵک بەڵام نەک بەو دەرەجەی نەک بەو شێوەیە کە تۆ لە ئاسمان بژی و خەڵکیش لە ژێر زەوی بژی با بەیەکەوە بژین با هەموو ینی بەڕاستی چۆن دەڵێ خزمەتی ئەو وڵاتە بکەین با ئەم داهات و سەرۆت و سامانەی کە هەیە بەڕاستی بە عەدالەت دابەش بکرێ. باوکی سایە لە چەم سەماڵ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. چاوەکەمی بەڕێزی قوربانە بم. سپاس قوربانەکەم بۆچی ڕێناکەون لەبەر ئەوە ڕێناکەون لەوانەیە پارەکەی خۆیان تۆ بێکەمەوە بێ تەنها لەبەر ئەوە ڕێناکەون ئەوان ئێستا تۆڵی باوکی میلەت بەڵێ ئەوە حکومەت باوکی میلەت بڵێ حکومەت دوژمنی میلەت والله ئەوەی کە ئێمە دەبینین دوژمنەکەی میلەتەکەیە ئەوەی کە ئێمە دەبینین دەبێ حکومەت باوکی میلەت بێ نەک دوژمنی میلەت بێ. ئای ڕەحمەتی لێ بێ وەختی خۆی سەدام حوسێنی گۆڕبەگۆڕ فەردێ برنجی لە وڵاتانە ئەهاور بە 40 دینار بەدە دینار دەیفرۆشت لێرانە ئەیداوە 6 دینار بە میلەتەکە حکومەتایەتی ئەبێ ئاوا بێ نەکا حکومەتایەتی تۆ بێ بخەیتە قورجی میلەتەکە و دینارێک بە دەستیانەوە بێ گوناحە ئێستا لە ئێنارتی جۆم نەبوو ئافرەتێک ئەگریا ئەی 3 ڕۆژ نانەخۆین 3 ڕۆژ ئەگەر ڕۆژە نامخۆین 2 ڕۆژ نان ناخۆین تو خوا ئەخێمە حکومەتە گەندەڵەکەمان ئاوانە بێ بەداخەوە دەستەکان خۆش کاک باوکی کەمە خەڵک گریانی بۆ دێ بۆ ئەو وەزعا بەداخەوە وڵی ئەو وەزعا هەروە بەردەوام نابێ بەڕاستی بەداخەوە ینی دەبێت بەڕاستی بیرێکی جدی لەو بابەتە بکەنەوە. وەڵای برا جوانەکەسم وەڵاهی ئەوەنەی خەڵک بەرابەر ئەم یەکێتێ بە ئۆفایە یەکێتی زۆر بێ ئۆفایە بەرابەر میلەتەکەی خۆی ئەوەی داگیری یەکێتی بێ نەبووە فەقیرە داماوە وەڵا ئەوەی داگیری پارتی بێ کۆمەڵ بێ یەکگرتو بێ شوعی بێ بە قورئان کەسێکم نەدیوە فەقیر بێ بەس داگیری یەکێتی نەبێ ئەوەی داگیری یەکێتی فەقیرە. باوکی سایە بەڵێ بۆچی ئێمە بۆ لایەنگری پارتی نێمە ئێوە ناڵێم ئەوەی لاگیری پارتی بێ فەقیر نییە ئەوەی لاگیری کۆمەڵ بێ فەقیر نییە ئەوەی لاگیری کۆمەڵ بێ فەقیر نییە یەکگرتو بێ فەقیر نییە لاگیری شوعی بێ فەقیر نییە بەس ئەوەی لاگیری یەکێتی بێ ئەبێ ڕشوا بێ لەبەرەوەی خەڵکی خۆی قەت ناوێ خۆدیتە لە کەرکووجیا عالەمە دەنگی پێدا بەس خەڵکی خۆی ناوێ یەکێتی خەڵکی خۆی ناوێ. بەداخەوە دەستەکان خۆش باوکی سایە زۆر سپاس وەڵا خەڵک هەمووی هەژارە خەڵک هەمووی بەڕاستی بەڵێ خەڵچێک هەیە خۆ هەبوون و دەسەڵاتدارە و یاخود بڵێن پارەدارە کەسیش گرفتی لەگەڵ ئەوەی نییە کە کەسێک بە حەقی خۆی بە کەسابەتی خۆی بە ماندووبوونی خۆی لە باو باپیرانی خۆیەوە دەوڵەمەندە یاخوا پیرۆزی بێ یاخوا عافیەتی بێ بەڵام بەداخەوە ئەوانەی کە لەسەر حسابی ئەم میلەتە دەوڵەمەند بن ئەوە کارەساتە. کاک حاجی حاجی تایر لە خورماڵ بەڵێ کاک حاجیجان بەڵێ کاک حاجی ستاو بە قوربان باشی وەڵام برای بەڕێزم ئەمانە بۆ یەکەوە ڕێک ناکەون لەبەر ئەوەی بەڵێ کاک حاجیجان بۆ ڕێک ناکەون دەبەرسی وەڵام لەبەر ئەوەی ڕێک ناکەون ئەمان بەبیانووی ئەوەی کە تن بۆ بەغا لێرە داهاتێکی زۆری کوردستانە لەبەردەستانە بە تەنکەر ڕۆژانە بە ملیۆنها بەرمیل نەوت ئەم دیۆدیۆکەن لەم لاو لەو لای ئارەکەی وەرەگرن و ئەو لای سوالن حکومەتی عراقی ئێمەلەوتمان تەسلیم کردووە و پارەکەی بتمان ناداتێ بەم بیانوانە خەڵکیان خەڵەتاندووە گەوجاندووە بەڕاستی ئەمانە تاخۆ بۆ یارەسەرەوە هەموو جارەوە جێگەلێرن و لۆتمان تەسلیم کردووە بەڵام حکومەتی عراقی متمان ناوەتێ ئەمان جێرەوە داهاتی خۆیان پولە باجیان زۆر کردووە زیایان کردووە لەسەر خەڵک ئەو شتێکیان کردووە هەتر ئابۆیان سەر و خۆیانەکەن و نەزارە و زیاتر پاران دەسەکەن ئەمان. دەستەکانت خۆش کاک حاجیجان زۆر سپاس بە قوربان وڵا داهاتی ناوخۆ ئەگەر من هەڵە نەبم تقریبن ئەوە 4 مانگە داهات کۆ دەکەنەوە داهاتی 4 مانگ دەکا نزیکی بەلانی کەم ملیارێک و 700 هزار ملیارێک و تریلیۆنێک و 700 ملیار
بەڵام لەکوێیە بۆ کوێ دەڕوا بۆ نایدەن بەو خەڵکە نازانم ئەوەی کە خۆیان ئەعلانیان کردیە 400 ملیار داهاتی ناوخۆیە مانگانە بەڵام بەپێی زۆر لێکدانەوە و حسابات زۆر زیاترە لەوە بەڵێ دەستەکان خۆش کاک حاجیان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک پۆڵا سڵاوی خوارد لێبێم کاتت باش سڵاوی خوا لە بەڕێزێ لە بینەرەکان لە کارمەندەکان کاگەنەوە سەلامەت بی کاک پۆڵا بەڵێ بۆ ڕێک ناکەون ئەم پرسیارە هی ئەو ڕۆنیە هی دوێنێ نیە هی پار نیە هی پێرانی لەبەر ئەوەی کە 30 ساڵە ئێمە لە معاناتین بە دوای وەڵامدا دەگەڕێن بەڵام ڕاستیەکان لە کێیە ئێستا بۆ تەیاری بەڵێ فەرم بۆ تەیاری مشک و شیلە نەوە بە دوایەوە باوک دەمرێ کوڕەکەی دێتە جێی دەڵێ ئەوە چەند ساڵە نان و پیاسی پێوە دەخۆن ئەوە چەند ساڵە ئێمە خەبات دەکەین و دژێ عێراق وای وای بەژێر بەژێری هیچ کێشەیەک لە نێوان دەسەڵاتدارانی کورد و بەغدا نییە کێ باسی دەدا ملەتی کورد یاری مشک و شیلەیە باوک دەمڕێ کوڕەکەی دێ کوڕەکەینەوەی ئەی ئەوەندە ساڵە دێ ئێمە خەبات کا خەبات ئێوە لە شەریکن لە عێراقن شەریکی چین شەریکی پۆستە زەلیلەکانن شەریکی پۆستی زەلیلن هەنمونەیەک بۆ بەڕێزت بێنم سوپای عێراق پارێزەری دەستوو سەر کۆمارە دوێنێ پیرۆزبایی لە سوپای عێراق دەبوایە سەر کۆمار خۆی بێ دواری هەمەرێک بێ دەستەگەڕەکی نەورۆز دەزانی ئەو داهاو کێشەکان جوان دەبوو ئەو مەبەستت گەڕەکی نەورۆزی کەرکووکە بای گومان بێگومان دەبوایە بێگری سەر کۆمار وەزیرەکان سواری یەک و هەمەرێک بن یەک و هەمەر بۆی ملەتی کورد تێبگا بەڵێ ئەم هەموو پرۆپاگەندەیە ئەم هەموو پارەدا بەڵێ لەسە هەمەرێک سەر کۆمار لەسە هەمەرێک دابنیشتبایە بڕۆح بدەمی بۆ عێراق بکردایە ئەو دا ملەتەکە تێدەگا کاگەنوەر ئەخردەی ملەتەکەی ئێمە ئەوەیە کاک پۆڵا بۆ نمونە هەمووی چەند ڕۆژێک بەر لە ئێستا خەڵک هەڵدەپەڕی و دەنجی بۆ دەدان ئێستا بۆ ناسن بەرگری لەو خەڵکە بکەن بۆ ناسن نێڵن کە ئەو ماڵە کوردانە دەربکرێن و لە شوێنیان خەڵکی تردا بنێن کاکەنوەر تۆ کۆمەڵاتی خوێندووە هەموو ملەتێک سیفەتی هەیە ناسراوە بە چەند سیفەتێک ملەتی کورد ناسراوە بەوەی خۆش باوەڕە زوشت لەبیر دەکەن زوشت لەبیر دەکەن پشتی هەولێرتکە خۆش وەلەت کاکە فلان خۆش وەلەت ئەن فارسی بە خۆی و بە عەگالی و دێ و لە ناو هەولێر لە ناو سێمان خۆش وەلەتە خۆش وەلەت کاکە فلان خۆش وەلەت حال کاک پۆڵا بۆ پێی کە جەنابەت ئاگاداری لە هەندێک بابەتێک و ئیستیطلاعات هەیە سەبەبەکە چییە بۆ ڕێک ناکەون ڕێک ناکەون یاری مشک و پشیلێ کاکە قەید ناکەنە سەبەبی سەرەکی ڕئیسی چییە بەڵێ عێراق لە عاسمان دەگەڕا کاکە عێراق ڕاستگۆی لە عێراق نییە لە بەغدا با ئێمە ڕاستگۆ بین زین چۆنە کاک پۆڵا با ئێمە ڕاستگۆ بین با ئێمە ڕاستگویانە لەگە مڵەتەکەی خۆمان قسە بکەین ئەمریکا کە ئەوە کێشەکەیە تا ئێستا ئەم حکومەتی هەرێمە حقیقەت و واقعی ئەم کێشە و گرفت و ئەم هەموو کۆبوونەوەی بە خەڵک نەوتوە چیە بەسەرەکە من چۆنین هەردوو لایەنن ینی تۆ باوک دەڕوا کوردێ کاگەنوەر باوک دەڕوا کوردێ دەڵێ ئەوە ناروپیاس بە چێشەی کوردەوە دەخوا نانەوێت چارەسەریکە نا ڕاستگۆنین کاگەنوەر خۆی ڕاستگۆ سەرکەوتن لە ڕاستگۆیە متمانە نەماوە وایە بنیاتیان خەیاڵیان لەسەرەوە بنیاد ناوە یا هەموار یاسای بوجە دەکرێت چێ دەڵێ بارەکە قورست ناکرێت چەند مانجی دی چاوەڕێ بکەین ئەگەر نەکرا چ دەکەن ئێوە چین پۆستە زەلیلەکەن ئێوە چین چێ حسابتان بۆ دەکا چێ حساب بۆ کورد دەکا چێ حساب بۆ سیاسەتی کورد دەکا نەتەوەیی بێ قەت بێ ڕاست بێ علمانی بێ حساب بۆ کورد ناکرێت کوردی ڕاهاتووە میلەتەکەس خۆش ماوەڕا ئەوانەش نانپیاسەوە دەخۆی وەفتمان ناک وەفتەکە کۆبوونەوەی کرد سەناتی سودانی بەڵێنیدا دەشەمەی داهاتوو کۆ دەبێت ملەتێکی خۆبەس باوەڕ ساویلکە سارەنووسی ملت خۆش باوەڕ داویلکە لە ناوچوونە ئێستا دەبینن وانە ناو دەچێت بەداخەوە دەستەکان خۆش کاک پۆڵا زۆر سپاس بە قوربان کاک ساڵح لە هەولێر سپاس کاک پۆڵا کاک ساڵح سڵاوی خوا دەبێم کاتت باش براژیان سڵای خوا لە توش بێجانە ماندی نەبێت سپاس بە قوربان دەستەکان خۆش بی دەستخۆش بەرنامەکەش لێ دەکەیت سپاس بە بەڕێز کاک ساڵح بۆ پێک نایەن بۆ ڕێک ناکەون بۆچی یعنی ئەم هەموو وەفدە دەڕوا و دێتەوە تازە ئەو برادرە تەلەفۆنی کرد گوتی ئەو حکومەتەی پێشەوە ئەوەی دەینە ئاردی دەینە بە 40 دیناری بەدەی دەیداوە خەڵکی
برنج بوو حکوومەتی عراقی حکوومەتی سەدام حوسێن کاتی خۆی زۆر شتی دێنا بە پارەیەکی زۆر بەڵام بە پارەیەکی کەمی داوە خەڵکەی خۆی بزانە برای خۆت ئەوە لۆوە بوو ئەو وەختی خەرگ ڕوو لە خوای بوو سبەینان مزگەفتەکان قەرەبارق بوو ئێستا وەرە سبەینە هەیە دەچم والله بشر بيعي ببري اسلامي عرفت كسيلي شش كسيلي اخي خوا كل ورومانتي كبرا غورو اما دبي كان زاخو مع الراس كاين از اخوان راس لودينيتن ورس بينا ورت مشاكل والله هر بشر يعني دري مسلمان بملولاتي اخيري خير بيا ربي كاك صالح جان خوي قورا ولا يتمنى ان شاء الله اجا بشرك الراس بي ولقيك دي باش بين اوروبا لوز يعني انا هاي لايفه ئەوروپا قانونێکیان داناوە بۆ خۆیان لەسەری دەژین و عەدالەتێکیان بەرپا کردی بۆ خۆیان ئەوەیە کە لەسەری دەژین ئێمە مشکلەکە ئەویانە بە قانونی خوانە بە قانونی سەرزەوی ئیش ناکەین بەرپرسەکان و دەسەڵاتدارانمان بە هەوا و ئارەزووی خۆیان حکوم دەکەن ئەدی ئەوەش نەتیجەکەی ئەوێ مەوزوع ئەگە کابرا ئێستا لۆن منە تەماشایی کابرا دەچیتن برسێکی دەخوایان بیرەکی دەخوا ئەوە سۆر دەزانی خوا پێی ناخۆشە شەرب ئەگە پێشی دەڵی لێ دەکات اما اول زاري بتاع بو خويا دبروا له خويا بكن قال راز من ان شاء الله خدا وما دبكا اول شيء كم زار قال خوا راز من دوار قال لك الراز مش باس عندك انت خدا اتو هلا قال راز بي واحد لقى خويا راز بخوا حتى باش تدينا قاتل ان شاء الله باش ان شاء الله باش دبي دستا كانت خوش كاك صالح سباس بقربان دسم جارا اصلاوي خواد دبي كاك حمر رشيد كاك حمر رشيد دنجي تلفزيونكات كسكي سباس دكم فرمو قسمك بقربان كزم كنا خدمت الدم برابر از ما مسائل باش بقربان بنساود ما سكن باش كاك حمر رشيد جان لازم بجناب تو تاكل كنا على كيلو ذكر لازم بالمرال والقران سپاس و سلااو ڕێز و خۆشەویستمان بۆ تەواوی ژارەوە بەڵێ جان زۆر بەڕێزی موضوع حکەڵێک نەکەوتنی بینی کورد دەسەڵاتی کورد و بەغدا وەڵڵاهی بابەتەکە ئەوەندە زۆر باس کرایە ئەگە هەرچەندیش باسی کەی هەر تەواو نابێ ئەوەیە کە ئەخۆ ڕێک ناکەون سەبەب چییە؟ بە بۆچوونی من ڕێککەوتون بۆ خۆیان بەس بۆ ئێمە ڕێک نەکەوتون ئەخۆی پێیان گوتراوە لە پشتخوانەوەی کۆخەکانیان پێیان گوتنەوە ڕێککەون هیچ دەسەڵاتیان لە دەستخۆیاندا نییە زۆر بە ڕێزم بۆ هەموو لاشی بووە لە سیاسەکانی مەعارەزەش زۆر سەید بیر دەکەنەوەیان زۆر چار ڕێککەوتون قەراریاندا کۆخەکانیان پێیان گوتن ئاوا میلەتەکەی بچەوسێننەوە بەداخەوە تەگەیتی لە سەرەوە پیان گوتراوە ئەوانەی خۆمان زۆر باش دەزانن چ دەکەن بەغاش باش دەزانی چ دەکا پیان گوتراوە دەبێ ئەوەی بکەن میلەتەکەی وا لێ بکەن ناوی کوردی لە بیر بەرنەوە تەگەیتی جارێکی دی باسی کوردایەتی نەکەنەوە خدا بمان پارێزی یا ڕەبی ئامین خوا پشتیوانمان بێ بەڵام حتا ئەمریکای دووپاخ باوا دەست بێ إقليمي عرب أمر بان بسرداب كان حكمراني بغداد إقليمي بيكا وضعي كل وضع النار تجيسي باباش بيري ليبكينيوا أوي بيري زيادة والله تلا بالله تيام قطرة ودبي عابكن شده فرمي تاجوها بالدموة دستا كانت خوش زور سپاس دكم سرد خوش زور خواهد دارد بي خواهد دارد بي دسم سليماني سلاوي خواد لبي باوشي بورا کاکە نۆرجان ئەم کاتت باش بە قوربان دوا پەیوەندی فەرموو قسەی خۆت کە بە قوربان من لە خزمەتم پێم من لە خزمەتی ئێوەم ئەم پرسیاریەوە لەگەڵ ڕێزم بۆ جەنابێت یعنی لەگەڵ ڕێزیشم بۆ بینەرانم بێمەعنایە بێمەعنا پێم بڵێ بۆ کۆمەڵی ئیسلامی پەرلەمانتارێکی کاک سۆران عومەرە فەرموو لەو پرسە منێکی هاوڵاتی بڵێم بۆچی ڕێناکەوناکە من چی ئەزانم وەڵڵاهی ئەو درێغی نەکردووە ڕاستە قسەکەت زۆر جوانە بەڵام تۆ هاوڕاتیش مافی خۆتە قسە بکەیت منیش مافی خۆمە کاک سۆران عومەر لە سەروبەندی بورجە و پەرلەمانە بۆ مومان ئاگامان لێ بوو دیفاعی لەم دەسەڵاتە دزا کرد ئەو بە ئاوا بکرێ هەندێک خەڵک کات باوکی بۆڕێن بامە تۆ واقعی بین کاک سۆران هەندێشتی وت یعنی حەقیقەت بوو تۆ حەقیقەت تاوە کاگە نۆر قسەکەی تۆ جوانە هەتا ئێوە ئاوا مجادلەی خەڵکن لە کەرکووک 6,000 دەنگتانێ نام جارە لە شێرانی وەڵڵی ئێمە نامانەوێ بە درۆ کاک باوکی بۆڕێن بامە با پێت بڵێم والله ئێمە نامانەوێ بە درۆ دەنگ و بە پارەی میلەت
بە درۆ دەنگۆکەینەوە ئەو دەنگەی کە زۆر بە ڕاشکاوی زۆر بە مەردانە بۆ ئێمە دێ ئەمە سوپاسی دەکەین ئەگەر یەک دەنجش بێ بەڵام هەزاران دەنجی بە درۆمان ناوێت ئێمەش ناڵێن دەنگی بەدرۆ ئێماڵێن ئێوە ڕاستەکان بڵێن وەڵی درێغیان نەکردێت باوکی بەڕێز وەڵی درێغیان نەکردووە بەڵام زۆر شتێ ئاگات دەبێ ئاگات کاگەنەوە مەزانم بە یەک ڕخناگەن زۆی لە زیاتر لە کاتت نەگرن بەڵێ جان وەڵی من دڵسۆزیەوەم بۆ تەنگدەری ئەمە سوپاسی بابێ دڵم سوپاسی دڵسۆزیەکەت حەزەکەم لێ مامۆستا عەلی بابی شەخسی خۆی لەسەر مامۆستایە نەبووە بۆ ئینەوەکو بازرگارێکی هەڵتۆقی کە لەم دەسەڵاتە گەندەڵترە دەنگی لێوە زیاتر باشی بۆران یعنی من حەزەکەم ڕازگویانەیەوە نەپێنە پێشەوە کاسۆران عومەر بابێتە پێشەوە تا بە ئەمانە لەسەر دەسەڵات و جزی و بورچە و داهاتی خۆیان مناقەشاکەن هەتا ئەوە بێ داوای مافی من ناکەم باوکی بۆران چەند بامە تۆ زەواقعی بین زۆر شت هەیە ناگاتە دەستی ئەوان و ئاگایان لێ نییە و خودی ئەو وەفدەی کە دەچێتە بەغدا و دەگەڕێتەوە ئاگای لە زۆر شت نییە بە تەلەفۆن و بە دانیشتنی ژێربەژێرەوە هەندێشت دەکرێەوە کەس ئاگای لێ نییە نەک مەسەلە کاکسۆران بڵێ کاگەنەوەی منم کەلیماڵم کۆتایەکەیەتی من داوا لە بەڕێز کاسۆران عومەرەکەم ئەو نەوتەی کە حکومەتی عێراقی ناردێتی داوای لێ یەکەم خاص بێت ڕەچاوی ئەوە بکات چاودێنی ئەو نەوتە بکات بزانێت چی لێ بەست و خواوەرن ئاوە خۆت ڕاستەکان بڵێ ئەو نەودایانایەوە بە 4 ڕزایانە بە خەڵک خۆتوانێ نامە بکەنم ڕاستیە بۆ خەڵک ئاشکراکە خۆمە لە دەستی سوودانیانێ کاگەنەوە وایە دەستەکانت خۆش بێ دەستەکانت خۆش بێ سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس خۆشەویستان سپاس بۆی کە تاوەکو ئێرە بینەری بەرنامەکە بوون سپاس بۆوانی کە پەیوەندیان کرد و داوای لێبوردنیش لەو بەڕێزان دەکەین کە نەیانتوانی پەیوەندیەکانیان وەرگرن تاڵقەیشتر تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرن و خواتان لەگەڵ